بەیانیتان باش بێت جەژن لە ئێوەش پیرۆز بێت لا تەواوی کارمەندانی دەستگای میدیای کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ پیرۆز بێت بە ئومێدەم جژنێکی پڕخێر و خۆشی بێت بۆ گشت لایەکتان سلااو لە بینەرە ئازیزەکانیشمان لە هەر جێگەیەکەوە بینەرمانن جوانترین سلااوتان پێشکەش ئەەکەم بە ئومێدەم جژنێکی پڕخێر و بەرەکەت بێت بۆ گشت لایەکتان ئەم جەژنە بە خێر و خۆشی بەڕێ بکەن دیارە بێگومان وەک هاوکارم سەرکۆ ئاماژەی بۆ کرد من ئەمڕۆ باشوازێکی ڕاستەوخۆ لە نەخۆشخانی شارەوە لەگەڵتانم دیارە بێگومان لە بۆنە تایبەتەکانە نەخۆشخانەکانیش ماندوونە ناسانە کارمەندەکانیان پێشمەرگە ئاسا لێرن بۆ خزمەتی زیاتری هاوڵاتیان بێگومان کەم تا زۆر وەگە ئەوەی کە ئێمە هاتین بۆ ئێرە بۆ نەخۆشخانەی شار بینیمان ڕێژەیەکی زۆر هاوڵاتی لێرن دیارە بۆ چارەسەری نەخۆشیەکانیان ڕۆیان کردوتە نەخۆشخانەی شار بۆیە بە ئومێدین هەموو لایەک تەندروست باش بن و لەم جەژنەشا بتوانن خواردنەکان زیادە ڕێوتیانەکەن بۆی تەندروستیتان بەجێگیری بێڵێتەوە دیارە تیمێکی یەکجار زۆر لە نەخۆشخانەی شار لێرن لە ئامادە باشیەکی زۆر باشان بۆ پێشوازی لە هاوڵاتیان و بۆ ئەوەی چارەسەری دروستیان پێبن منیش ئەمڕۆ ئەمەیە بچمەلایەن ڕاستە من لە نەخۆشخانم بەڵام کۆمەڵێک یادەوەری جوانی جژن لەم بۆ نەتایبەتی جژنی ڕەمەزانە لەگەڵیانە ئەدوین بابزانین چی یادەوەری و بەسەراتێکی خۆشیشیان لایە پێش دەستپێک ئەچما لای دکتۆرێک کە بەڕێزیان تیشکی پایە بڵندی نەشتەرگەری گەشتین دکتۆر سەروەر دکتۆر ڕێژان دکتۆر ڕێژان سلااو لێبێت و بەیانیت باش جژنی ڕەمەزانە پیرۆز بێت پیرۆز بێت و لە تەواوی بینەرانی کوردستان کورسات بوو کورسات پیرۆز بێت و جەژنە پیرۆزە لە هەموو مسڵمانان و هەموو کوردەکەین ئیشاڵا جژنێکی پڕخێر و خۆشیێ بە من نقڵ و باسوق پێشکەشی تۆی پێم بڵێ تا چەندە لە جژنە حەزت لە شیرینە خۆماڵیەکانە یاخۆ شیرینە دەستکردەکە وەڵای من ڕاستی وەکو خۆم لەگەڵ شیرینیان نیم زۆر یعنی هەتا بۆ چاخواردنەوە و شتانە شیرینی بەکار نایەنم بۆیە تەفسیاگەم هەتا لە شەکر دووربین شتێکی زۆر زۆر باشترە ئەگە بتوانین کەم تا زۆر تۆزە خورما بەکاربێنین باشترە بێ ئێمە وەکو نەریتێکی جژن هەر لە کۆنەوە تاوەکو ئێستا زیاتر گرنگیانیا و با باسوق و سجوق و یاخود چەرساتەکان و مێوژ و بەس ئێمە ئەمڕۆ دوو جۆر شیرینیمان هێنا چکە وەکو نەریتێکیش ئەڵێ بێ چکلێتەکەشی لەگەڵا بێ بەس زیاتر گرنگیانیا و با شیرینی خۆماڵیەکان شیرینە سروشتەکان و پەیامە چێ بۆ هاوڵاتیان کە لەم جەژنەیە بتوانن زیاتر گرنگی بن بە خواردنی شیرینە سروشتەکان تا بتوانن شتە کوردەوارەکان بێ باسوق و سجوق ئەو شتانی کە پێکادەی کیمیایان کەمە کە شیرینی و شەکریان کەمترە ئەگەر شەکرەکەش سروشتی بێ هەم باشترە بە تایبەتی مناڵەکانمانە لێسۆ بافێری ئەوە نەبن لەسەر شیرینی زۆر ڕابێن باڵە دکتۆرگیان من دەستپێک ئاماژەم بۆ کرد ئێوە لە پێشوازێکی زۆر باشی هاوڵاتیانی خۆشەویستان بۆ چارەسەری نەخۆشیەکانیان دەستخۆشیتان لەکەین کە هەمیشە ماندوونە ناسانە پێشمەرگە ئاسا لێرن لە کاتژمێر چەنەوە بەڕێزت ئەمڕۆ لێرە بووی تا چەندە ڕێژی نەخۆش لێرە لە نەخۆشخانەی شار لە بەشی فریاکەوتن بۆنیان هەیە وەکو داوام و خەفەریاتی ئەمڕۆ لە سعات کاتژمێر هەشتی بەیانی و دەستی پێ کردووە ئەوەی کە مهم بێ بەلای ئێمە وەکو تەفسیرێک بۆ خەڵکی خۆمان باسی بکەین دوو حاڵەتمانە یەکەم حاڵەتی زیادەڕۆیی لە خواردنە کەوا بێتە هۆی تێکدانی گەدە و سیستەمی هەرسیان دووەم حاڵەتی شیە بەبوونی چوونە دەروی خەڵک زیاتر بەبوونی بڵاوبوونەوەی دیاردێکی زۆر بڵاو بۆ تۆ هی ماتۆڕ و ئەو شتانە ئەنی بڕواتانە بێت لە بەیانیەوە تا ئێستا دەبۆ 15 حادیسەی ماتۆڕ و پاسکیل و ئەوانە هاتووە بۆیە تەفسیە ئێمە بۆ خەڵکەوەی ئاگاداری مناڵەکانتان بن زۆر لە دەرن نەبن چاودێریان بکەن و داواکارین لە شۆفێرە بەڕێزەکان هەتا ئەگەر مۆتۆسیلەکانیش بن خاو لێ بۆ خوڕن چووکە خەڵک زۆر لە دەرەبات تووشی ڕووداوی نەخوازراو نەبن چووکە ڕاستی منەوە 2 ساعات لە داوام زۆر زۆر لەو حاڵەتانە هاتووە وەکو حاڵەتی گەدەیەشەوە شتانەژەوە جەماعەتی دکتۆریان ناوێکان باشترزانن بەڵامی ئەویشمان زۆر بۆ ڕاستی دکتۆر پێم بڵێ لە بۆنی جەژنەکانە با تۆزێ باسی یادەوەری جێژن و بەسەراتی جژنیش بکەین ڕاست ئێمە لە نەخۆشخانین بەڵام تۆزێ بە بینەرە خۆشەویستەکانمان بزانن پزیشکە بەڕێزەکان تا چەندە لە بۆنەکانی جەژنە یادەوەری خۆشتانەیە لەگەڵ تاوای کارمەندان یاخود ئەو نەخۆشانی کەیەن چی یادەوەریەکتان لەگەڵیانە هەیە وڵای ئێمە خۆمان و گوستافەکە هەمووی مەسەرەن بە قسەی خۆش دەست پێگەین بە جەژنە پیرۆزە دەست پێگەین هەتا نەخۆشەکان کەین جەژنە پیرۆزەمان لێەکەن ئەمەش بە هەمان شێوە جەژنە پیرۆزیان لێەکەین یعنی ئەوەن شەر نییە حاڵەتی تەواری و حاڵەتی لە ناکاو ئەو شتانە بێ ینی حاڵەتی ساردی شیتیایە جەژنە پیرۆزە شیتیایە هەروەکو تاوی خەڵک بە ئاسایی تێپەڕین و زۆ زۆ خۆشە بەلامانەوە
چەنە حەز لە چێشتی جەژنە چووکە چێشتی جەژن بۆن و بەرامێکی تایبەت هەم تام و چێژێکی خۆشیشەیە فریاکەوی دەرفەتی ئەوە بێت ینی نانی هەم جەژن ڕاستە ئەمڕۆ لە ناو نەخۆشخانەی بەڵام لە بۆنەکانی ترا هیچ کات فریاکەوتوی بەیانیان نانی جەژن لەگەڵ تاوای ئەندامانی خێزان خۆیان دوانی ڕۆ ئێوارە لەگەڵیان نابێت. وڵی ڕاستی من نەربیانی فرسەتم لێنا لە ماڵی باوکم بووم زۆرم حەز لە نانی جەژنە بەڵام میتر خۆ بە زیێدە ڕۆیش نەکەی بۆی بتوانانی ئەم ئەرکەکەت جێبەجێگەی هەم تەندروستی خۆش تێک نەچێ زۆر خواردنە احتیاجەکەی خۆمانەوەی قەیسی و فاسۆلیا و مریشک و گۆشت و لەخوا بەزیابێر وەکو هەموو ماڵێکی احتیادی زۆ بەچێش و زۆ بەتام و یعنی نانیشم خوارد و بە مرتاحیاتم بۆ داوامەکەم. کەواتە تۆ لەو کەسانی کەم خۆری دایم خۆری وڵایی زۆر خۆر بووم بەس سا بە تەجروبە گەشتومەتە ئەوەی کە کەم خۆری دایم خۆر بووم. دەستەکانە خۆش بە دکتۆرگیان دو پەیامی تۆ چییە بۆ هاوڵاتیانی خۆشەویست کە بتوانن لە ماوەی ئەم سێ ڕۆژەی جەژنە بتوانن هەم خواردنێکی تەندروست بخۆن هەم بتوانن تەندروستێکی باشیشانە بێت کە سەردانی ماڵەکانیشان کرد شیرینیە دەستکردەکان زۆر نەخۆنیا خودێسا زۆر لە شەربەتەکان ڕەنگە دەستکرد بێت کشی تەندروستیە بێت بتوانین هاوسەنگیەک ڕابگرین. وڵی پەیامی ئێمە ئەوەیە جەژن شتێکی زۆر خۆشە ینی جوانترین بۆ نەیە بە تایبەتی جەژنە کوردیەکانی خۆمان جەژنی ئەم جەژنی مسلمانان ئێمە ژەبێ ئاگامە لە خۆمان بێ بە چۆن ئاگامە لە خۆیان بە سەردانیەکەین شتا خۆین بەڵام شتانێک نەخۆین کە ئەوە زەرەر بەخش بن کە بێتە هۆی ئەوەی کە جەژنەکەشمان لێ تێک بن سەردانیەکەین بەڵام ئەوەیە کە شتێک بخۆین تەندروست بێ ئاگاداری خۆمان بین شوێنێک نەچین کە جەنجاڵی دروستکەین شوێنێک نەچین هەتا بۆ منە ئەمڕۆ کە جەژنە حاڵەتی مرافق سەردانیکردن و ئەها ئەو شتانە کەمتر بێ چونکە ڕاستی قەرباڵقێکی زۆر لێرە هەیە بۆی بتوانین فرێ نەخۆشە سەرەتایەکان بکەینەوەی کە زەڕورە. ئیشاڵا هەر لە جەژنابن بەخێر بن. ئێوە هەمیشە ماندوونە ناسانە لە ئەرک و بەرپرسیارەتیان خۆشەویستان لەگەڵ مانە بەردەوام بن جا ئیسا ئەچینە لای کۆمەڵێک کارمەندی بەڕێز کە هەمیشە لە نێو نەخۆشخانەکانە لە پێشوازیەکی گەرمی نەخۆشەکان و هەم هاوڵاتیانی بەڕێزیشان سڵاو لێ بێت تۆم کاتت باش بێ با سەرەتا بە هەڵگرتنی چکلێتێک پیرۆزبایی جەژنت لێ بکەم ئەم جەژنت لێ پیرۆزەکەم لە جەژن لە هەموو مسلمان و لە هەموو کورد بە تایبەتی کارمەندانی تەندروستی کە هیلاکن هەمیشە وەکو ئەوایە لە جەنگا بن زۆر ماندوون بەڕاستی ئەگەر یارمەتیمان بن خەڵکیش تۆزیە یارمەتیمان با زۆر باشترە. ڕاستە بێگومان دەستان خۆش بێت لە بۆنی جژنا ئێوە هەموو بۆنەکان لە ئەرک و بەرپرسیارەتیان هەموو جژنێک لێرەن. بەڵێ ئێمە هیچ کاتێک ینی هەموو کاتێ نەخۆشخانەکەمان کراوەتەوانێ ناتکرێستان وەکو ئێوەیان بەستاف ئێوە بەستافین 5 ڕۆژ جارێکە ئەو 5 ڕۆژە جارە جاری وایە ئەسا کە ڕۆژێکی وەکەم ڕۆیە 24 ساعتیمان بەرەکەوێ ئەو ڕۆژانەی کە دەوام هەیە لە دوای یەکەوەین بۆ ئێرە بۆ هەشتی بەیانی بەڵێ. تا چەنێ حەزت لە چێشتونانی جەژنە بێگومان هەمومان حەز لە بۆن و بەرامی ئەو چێشتوناناکەین کە لە جەژنە ئامادەکرێت تۆ بۆ دووەم ڕۆژ و سێم ڕۆژ دەرفەت دەبێت لەگەڵ ئەندامانی خێزانە هەم خوانێکی تەندروست بەڕێکن. واللهی من ئەم جەژنەم لە لێرە کردووە بەیانی هاتووم لێرە نانم خواردووە سبەینێ دەوامت هەیە سبەینە نەخێر سبەینە ئیسراحەتم بەڕاستی سبەینێش ئەبێ بە تەواوەتی بخەوی یعنی چونکە خەون نییە لێرە من ئەوەم خراپە. ڕاستە یاخوا هەمیشە لەش ساق بن تەندروست بن بە ئومێدین سبەینێش کە دوم ڕۆژی جەژنە بتوانە لەگەڵ ئەندامانی خێزانەکەتە هەم گەڕانێکی خزمون و کەس و کارتان بکەم هەم جەژنێکی خۆشیش وەڕێکەن سواز بۆ جەنابەت زۆر سپاس شتێکم لە بیرچ و پیرۆزبایی جەژنی چوارشەمەی سوود لە برایەزیدیەکانی شەکەم زۆر سپاسانەکەم بەڕێزم. زۆر سپاس بۆ تۆم خۆشیستان لەگەڵمانە بەردەوام بن ئەچینە لای کۆمەڵێک لەم کارمەندە خۆشەویستانە بابزانین قەینا لەبەرەوەی کاتە کەمە منیش زۆر بە کورتی پرسیارێک لێکەم جەژن پیرۆز بنجا بزانم تۆ تا چەندە حەزت لە ئەم چکلێتەیان باسوق واللهی فەرق دووکیان هەڵگرن هەردووکیان هەڵگرن سپاس دەکەم بەڕێزی با پرسیاری لێ بکەم بەڕێزت چ یادەوەرێکی خۆشت هەیە ئەگەر دەرفەت هەبێ هەستی زۆر سپاس دەکەم بەڕێزی چاوەکەم چ یادەوەرێکی خۆشت هەیە لەگەڵ ئەو کارمەندانی کە لە نەخۆشخانەی شارماندوونە ناسانە لە پێشوازی و خزمەتی نەخۆش هاوڵاتیانە. وڵای یادەوەری خۆش و ناخۆشەیە بۆ نمونە خۆشەوەیە کە دەمەتەقەیەکین شەوانە ناخۆشەوەیە کە حاڵەتێکی تەواریە دڵتەزێنە مردنە ئەو شتانێ
ئەو یادەوەری خۆشت چی بوو کە نازان پێش ئەوەی بەرنامە دەست پێ بکەین لەگەڵم خاتونەیە هەستمە کرد بە سەراتێکی خۆش باسەکەن پێم خۆشە بۆ بینەرانی عزیزی شپاسی هی دەمەتەقەیە چا خواردنە چکلێت خواردنە جاریوا بە سەراتەکە باز ناکەین وڵا بەسەرات دەگە زیاتر ئەوەی تر کۆمەڵە قسەی خۆش و یادگاری ئەەکەین بۆ نمونە یادگاریەوە بۆ نمونە شتێکیت توزانم حاڵەتێکی خۆشە کابرایەت ئاگەی لە خۆی نێ بۆ نمونە ئێمە بێتە یادگاریەک بۆ ئێمە بۆ کابرا غەڵەتێکەکە لە شتێکە ئێمە وەکو یادگاریەک دوای باسی ئەەکەین سپاس دەکەم خۆش بێ بەڵام ئەو یادەوەریە بیرم ناچێتەوە ئەوە گردوایی هاتینەوە لاتان ئەو بۆم گێڕەوە باشە دەست خۆش بێ با بچینە لای ئەم خاتونەش وەگە بینین سەرقاڵی تۆمارکردنی ناوی ئەو نەخۆشخانەیە کە ئەمڕۆ سەردانی نێو نەخۆشخانەی شاریان کردووە زۆر باشە ئەگەر هاوکارانم دەرفەتم بن ئەم بەڕێزە ژوەرەگرین بە ئەم بەڕێزە لێرە سلااو لێ بە جەژنە پیرۆز بێ فەرمۆ زۆر سپاس تا چەندە لە جژنە گرنگی ئەی بە ئەوەی کە شیرینی خۆماڵیەکان زیاتر شیرینە سروشتەکان لەگەڵ تاوی خێزانەکەتان بخۆن وەڵام من خۆم حەزم لە شیرینە بەس زۆریش نادێنم بیخۆم شیرینیەکە زیاتر حەز لێ ئەمەی کە ئێمە ئەمڕۆ باسووق و ئەم شیرینی ئەم چکلێتەمانێناوە کامیان هەستەکەی باشترە شیرینی پاقلاوە و ئەم شتانێ برمەوە شتانە چکلێتوانە کەم کەچی بۆ ماڵانیش حەزەکەی زیاتر پاقلاوە بخۆی ئەگەر هەستەکەم یعنی زیادە ڕەویەکەی لە خواردنی شیرین بەس شیرینی خۆی ڕاستیەکەت پێ تا چەندە گرنگە ئاگامە لە تەندروستی خۆشمان بێت بە تایبەت لە بۆنی جەژنەکانە کاتێک چێشتونانێکی زۆر بەتام ئامادەکەین بەڵام بێ ئاگاشمان لە تەندروستیمان زۆر گرنگە ئاگام لە تەندروستیمان بێ بە تایبەتی کە تەمان هەڵکشە ئیتر پێویستە ئینسانیش بە ئیتیمان بخۆی با زیاتریش بەڕێزت باشە زۆر باشە ئەم باشە ئەم خاتونەش با لێدوانێکی لێوەرگین سلااو لێبێت زۆر سەرقاڵ بووی جژن پیرۆز بێت چاوەکەمی قوربان پەیامی تۆ چیە لە جژنی ڕەمەزانی پیرۆز سپاس دەکەم بێەوەی بی جەژن لە سەرجەم کارمەدان و ئەم کارمەدەکان پیرۆز بێت لە خۆشە بە تایبەتی گیانەکە دەستان خۆش بێ بەم ڕۆژا کات و نازێتان کێشاوە کاتوناوە بەدەمە خەڵکە و نەخۆش و کارمەندەکانتان بەسەر کردوتەوە دەشتان ساغ بێت دەشتان پیرۆز بێگیانەکەم ئیتر بە نەخۆشیە لە ساعت دەشت و هاتوین بە حادیسەی ماتۆر بە حادیسەی سیارە داخل بووی بەداخەوە حاڵەتانە هەیە بە ئومێدین هاوڵاتیان ئاگیان لە تەندروستوە ئیشەڵا نەبێت لەمە دووە ئیشەڵا چاوەکەمی خۆش بێ خۆشەویستان ئەمە بەشێک لەو کارمەندە خۆشەویستانە بوو کە ئەمڕۆ لە نێو نەخۆشخانەی شار پەیامیان وەرگیرە توانیان کۆمەڵێک زانیاری باشیش ببەخشن بە ئێوەی ئازیز و خۆشەویست کە بێگومان هیچ کەسێک تووشی هیچ حاڵەتێک نەبێت و تەندروستی جێگیر بێ بە تایبەت لە بۆنی جژنی ڕەمەزانی پیرۆزە ئەمە بەشێک لە ئەم پرۆگرامە تایبەتە بوو کە ئەمڕۆ من لە نەخۆشخانەی شار لەگەڵ تانابوو